غوباری گوزەری گەردشی دامانێکم، عاشق و شیفتەیی جیلوەی جانانێکم. بۆ گوڵی ڕووی کەسێ ئێستا منیش وەک بولبول لە گوڵستانی غەما مرغی سەحەرخوانێکم. ئاخ زەمانێکە لە گۆشەی قەفەسە وەک قومری، بێپەڕ و باڵی قەدی سەرووی خەرامانێکم. مەکە تەکلیفی شەرابم بەخودا ئەی ساقی، مەستی بادەی قەدەحی دیدەی فەتانێکم. وەحشەت ئەنگێزە غوبارم لە هەموو دنیادا، گەرد و بادی قەدەمی فەوجی غەزالانێکم. خۆ زەمانێکە لە بەیت الحەزەنە وەک یاعقوب، چاوەڕێی پیرەهەنی یوسفی کەنعانێکم. گەردە پرسی خەبەر ئێستا لە گۆشەی غەمدا، منی بێچارە عەجەب بێ سەر و سامانێک. دەم خۆش خەندەخان. بینەرانی خۆشەویست، ئەم کاتەوە هەموو کاتێکتان شاد. فەرموون لەگەڵ ئەڵقەیەک و وێزگەیەکی نوێی بەرنامەی قەلەندەرخانە. بەرنامەی ئەم جارەمان لێدوان و لێکۆڕینەوەیە لەسەر شیعرەکانی یەکێک لە شاعیرانی ناوچەی هەڵەبجە کە لەم سروشتە جوانەی بیارەدا پێشکەشی ئێوەی ئەەکەین، ئەویش شێخ بابە ڕەسووڵی بێدەنیە. بۆ لێکۆڕینەوە و لێدوان و قسەکردن لەسەر شیعرەکانی برای بەڕێز برای نووسەر کاک هومایۆنی ساحب میوانی بەرنامەکەمانە. بەخێر هاتی کاک هومایۆن. هەروەها لەگەڵ برای ئازیز مۆزیسیانی ئازیز کاکە گەشتیار کاوە بە ئامێری تار بەشدارە لەگەڵمانە. هەردوو لا بەخێر هاتن. بەخێر بێ مامۆستا. بێگومان ئێمە وەکو تەقلیدێک لە بەرنامەکە هەر شاعیرێک بە تایبەتی ئەو شاعیرانی کە ئاشنانین بە گشتی بە خەڵک، کەسێکی وەکو شێخ بابە ڕەسووڵی بێدەنی بۆ نمونە کە گەلێک شعری جوانی هەیە و ئاشناژنین بە خوێنەری کوردی و بە ئەو کەسانی کە حەزیان بە گوێبیستی شعری کلاسیکی کوردیە. وەکو سەرەتا حەزەکەین کورتەیەک لەبارەی ژیانی شێخ بابە ڕەسووڵەوە باس بکەین. بەڵێ ڕەوات شاد مامۆستا مەلا عەبدولکەریمی مودەڕیس کارێکی باشی کرد لە یادی مەردانە، یادی کۆمەڵێ مەردی کردەوە کە بەڕاستی کتێبەکە هەر ناونیشانی کتێبەکە جەوهەر و ناوەڕۆک و ناوی ئەو مەردانە بە ئێمە ئەناسێنێ. یەکێ لەوانە شێخ بابە ڕەسووڵی بێدەنیە کە شێخ بابە ڕەسووڵ کوڕی شێخ ئەحمەدی کوڕی شێخ عەبدوسەمەدە لە سەیدە بەرزنجەکانی سۆڵەییە. 1303 هیجری لەدایک بووە لە بێدەن. 1303 من بە پێوەری این سیرم کرد کاتە 1886 سێ ساڵێ دوای کۆچی دوایی مەولەوی هات. بەڵێ بۆیە من بە هیجریەکە لە بەرمە لەدایک بووە. هەر بە مناڵی دیارە ئەخرێتە بەر خانەدانی و نەتیجەی شاعوڵای خەرپانی کە شاعوڵای خەرپانی شاعرانی وەکو نالی لە دەوری مستعیدیا شاعرانی گەورەی کورد بە مەولانا خالیدیشەوە خوێندویانە لە بەردەستیا لە لای کوڕی ئەو شێخ مەحموودی کوڕی شاوڵای خەرپانی هەر لە 7 ساڵیەوە ئەدرێتە بەر تربیەتێکی گرنگی گەوهرین لە ماڵباتی شاوڵای خەرپانیدا لە هەڵەبجەوە بیزات لە ماڵی شێخ مەحموود کە شێخ مەحموود ئەڵقەی گەیەنەری خوێندنی خەڵکانی وەکو مەولەویە بەجیلی ئەو سەردەمەی شێخ بابە ڕەسووڵی بێدەنی، چونکە خۆ یەکێک وە لە دۆستانی مەولەوی، واتە بە مناڵی لە ناو خانەوادەیەکی بە تەربیەت و بە معریفەدا ئەدەب وەرەگرێەوە. دواتر بە خوێندن لە عەبابەیلێ لە پریز لە قزراباد و لە بیارە تەمەسوکیش لەسەر دەستی شێخانی نەقشبەندی بە تایبەت شێخ نەجمەدین و دوای فەوتی شێخ نەجمەدین شێخ عەلادینی بیارە دێتەوە بۆ ئێرەوە. شێخ بابە ڕەسووڵ دوای گەڵاڵەی ئەو هەموو خوێنەواریە لەسەر فەرمانی شێخ عەلادین ئەکرێ بە مودەڕیسی دیارە. مامۆستاگیان باسی خوێندنت کرد لای شاعر. من ئەمێ بزانم خوێندن لای شاعر کاریگەری چی بووە لەسەر شعرەکانی؟
خوێندنی ئەدەبی کوردی کلاسیکی قۆناغی حجرەیی کە ئێستا ناوێکی تقریبان لەوە چێ شیاو بێ بەنسبەت ئەو خوێندنەوە خوێنی زانستی نەبووە و خوێندن لەسەر دەستی ئەو گەورە پیاوانە بێجگە ئەوە گۆڕینی شوێنەکان بۆ خوێندن هەم وەکو شوێن و گۆڕینی کەسەکان وەکو مامۆسا و مدەڕێز جیهانبینیەکی فراوانە بەخشێ بێگومان بەو کەسانەی کە لە شوێنی جیاجیا و لای مامۆسای جیاجیا دەخوێنن و تەخەسوسێکی باشتر و شاملیش پیا ئەکەن لە هەمان کاتە شێخ بابە ڕەسوول خوێنەواریەکی ئەو تۆی هەبووە خاوەنی زانست بۆ و تەدریسی کردووە ئەوە بە ئیجازە گەیشتووە لەگەڵ ئەوەیشە ئاگاداری جۆرێ لە بیری کوردی وشیار لە سەردەمی شەم حەمەدوانیەوە کە یەتە ئەمنا و کۆمەڵێ شوێن کە ئەو شوێنانە بۆ خۆیان دەلالاتی گەورەی یەکپارچەی یا یەک هەڵوێستی میلەتی ئەمە دەرەخەن بە شێخ بابە ڕەسووڵی بێدەنی دەگات. بەڵێ ئەمەی ئێمە سیرەکەین شێخ بابە ڕەسووڵ وەکو سیری ژیانێکین کە لە یادی مردانە مامۆستا مەلا عەبدولکەریم باسیەکە کەسێکی زۆر گەڕۆک بووە گەڕۆشیەکەشی زیاتر بۆ معریفە بووە بۆ زانست بۆ ئێمە سەیریەکەین لە هەورامانی ئەو دیۆ بۆ خانەقای بیارە بۆ هەڵەبجە بۆ سۆڵە بۆ زەڵە ڕەش بۆ عەبابەی لێ بۆ گەلێک شوێنی تر کە گەڕاوە ئەمانە کاریگەری ئەوەی نەبوو کە ئاوە معریفەی جیاجیا لە کەسانی جیاجا و مامۆسای جیاجیا وەرگێ و زیاتر پڕ بێ لە زانست بێگومان ئەوە وتمان یەکێکە لەوە کارە گرنگەکان بەڵام ئەوەی ئەم کەسیەتی بەو جۆرە مرد کردووە بەڕاستی هەڵوێستەکانێتی لە ناوەندێکی ئاینی حوجرەییدا هەڵوێستەکانێتی لەسەر بیرکردنەوەی قەومیانەی خۆی کە لە سەردەمەدا پاژماوەی عوسمانی بڵین تەسیریان هەبووە لەسەر عامی خوێندنەکانی کوردستان و دروستکردنی کەسیەتی بە بڕوای من دروستکردنی کەسیەتی شێخ بابە ڕەسووڵی بێدەنی عەبابەیلێ لە هەڵەبجە چونکە عەبابەیلێ لانکەیەکی بەرخودان و هاوپشتێکی گەورەی شۆڕشەکەی شێخ مەحموودیش بۆ بە بزات چۆن سلێمانی و بازیان شەڕی پێفرۆشراوە عەبابەیلێ یەکێکە لەو شوێنانە داستانی قارەمانێتی تێدا تۆمار کراوە یعنی بوونی شێخ بابە ڕەسوول لە عەبابەیلێوە زائیدەن تەمەسوکی بە شێخانی نەقشبەندیەوە دوو هۆکاری گەورەن لەسەر بەهێزکردنی کەسێتی شێخ بابە ڕەسووڵی بێدەن. مامۆستاگیان ڕۆشنفکران و هاوبیران هاوچەرخی بابا کێ بوون؟ لە مامۆستایانی ئاینی بڵین زانایان مەلا عەزیزی پریسی بووە مەلا قادری مؤمین بووە کە دەرسی مامۆستاگیان ئەمانە هەمووی لە عەبابەیلێ بوون لە هەڵەبجە لە پریز لە هەورامان ئەمانە مەلا قادری مدەڕیز لە دیارە دەرسی پێوتووە مەلا قادری مؤمین لە پریز دەرسی پێوتووە و هاوڕێکانی مەلا عەزیزی پریسی بووە مەلا عەبدوڵڵا مەلا محەممەدی عەبابەیلێ بوون و لە هاوچەرخانی خۆی لە ئەدیب و شاعران مەلا مەحموودی بێخود بووە لە موفتیانی سلێمانی و ئەکەوێتە دەوری تایربەگ و شێخ ڕەزا و تقریبەن لەو دەورە لەو سەردەما ئەژێ بەڵام ئاراستە و بیرکردنەوەی بابا ئاراستەیەکی تایبەتە کە دواتر ئەحمەد موختار و مەلا حەسەنی قازی ئەکەونە سەر و ئاراستە شێعریە. وابزانم کاتیەوە هاتووە گەر کاک حەمید شعرێکمان بۆ بخوێنێتەوە ئەگەر بەڵێ ئەمە گەشتیار هاوکارمان بێ گەشتیار هاوکارم بێ ئەم پێنج قشتێکی بابە ڕەسوول فەرمووی. حاڵی بەدحاڵی ئەمن معلومە ئیفشای عالەمە دیدە پڕ ئاب و جگەردا و زوبانم ئەبکەمە عەیش و شادیم چاوەکەم گریانم شیر و ماتەمە ساکنی گۆشەی دەروونم پێم مەڵێ دەردت کەمە خوا لە باتی لەعلی فەنەر حوجرەکەم مەملووی خەمە قەت لە باسی خواردنی ئەم جێگە هیچ کەس نادوێت دۆی نەکە گەربیکەیە سەحرای ترجیایی ناڕەوێت بێدرۆیە ئەم قسە دەیکەم بەڕاستی بیبیێ گەل لە بەحسی ئەکل و شوربیش بێمە تەحریر جوزئیە بێدرۆ نابێ لە فەرزێ ئەر بڵێ عەینی سەمە من لەبەر خوێندن بەدائیم خوێنی جەرگی خۆمە خۆم
بێکەس و ڕوت و غەریب و عاجز و دڵپڕ لە غەم بەحسی عیلمی ئەم زەمانەت بۆ بکەم بێ زیاد و کەم گەر قسەی ڕاستت دەوێ بابە ئەمن عەرزت دەکەم خوێندن و تەحسیلی ئێستا باعیسی دەرد و خەمە. دەم خۆش کاک حەمیدگیان. دەست و پەنجە و خۆش کاک گەشتیار. دەستەکانی خۆش کاک گەشتیار. مامۆستاگیان ئەگەر بینە سەر ئەو سەرچاوانی کە باسی بابایان کردووە یاخود با بڵین پێگەی بابا لە مێژوودا ئەگەر باسێکی ئەوەشمان بۆ بکەیت. من زۆر سەیرم لێیە کە یەکێ لەو شاعرانە کە لە لێکۆڵینەوە و لە خزمەتی مێژووی ئەدەبە کتێبەکانی پێش مێژووی ئەدەبی کوردی عەلادین سجادی لە بینی ئەنجومەنی ئەدیبانی ئەمین فەیزی لەگەڵ عەلادین سجادیان مەزدەرێکمانەیە ناوی گوڵدەستەی شوعرای هاو عەسر مەعەلی کەمال باپیراغا 1939 نووسیوێتی و چاپی کردووە لەگەڵ شاعرە ناون بووەکان کە لە هەڵەبجەی شابووە ئەو دوو سەرچاوەیە بابایان فەرامۆش کردووە. ینی من پێم سەیرە کە کەمالی لای لە شێخ بابە ڕەسوڵی بێدەنی نەکردوێتەوە نزیکیش بووە لە چرخ و ژیان و ئەسرەکەیەوە. دوای ئەو یەکەمین مێژوو کە باسی بابە ڕەسوڵی بێدەنی کردبێ مێژووی ئەدەبی کوردی عەلادین سجادیە لە لاپەڕەکانی ئەخیرا باخچەی شاعران ئەویش تەنها ناو و ساڵی مردنی مامۆستاگیان بەڕای و هۆکار چی بووە بۆ ئەو فەرامۆشکردنە؟ وەڵاهی نازانم بڵێم چی ئەم وەکو شاعر لەوە چێ دەرنەکەوت بێ ئەو کاتە زیاتر وەکو تەدریس دەرکەوت بێ دوو ینی هەموو کەسێکیان بە ئەدیب وەرنەگرتووە هەموو کەسێکی ئاویش ناوی مێژووی ئەدەبە لە شاعر و کەڵە شاعیرەکانی هێناوە و لە ئەخیرەوە ئەوانەیشی کە شعریانە بێت تەنها ناوی ژیانی هێناونەوە. دواتر باشترین سەرچاوە یادی مەردانی مەلابکەریمی مدەڕیسە و دوای یادی مەردان مێژووی وێژە صدیق بۆرەکەی لەوی وەرگرتوێتەوە تاریخ مەشاعری بابە مەردۆخی ڕۆحانی باسی کردووە شاعرانی کوردی پارسی گویی کتێبێکی گەورەی حیرەت سجادیە بە فارسی ئەویش باسی کردەوە لێکۆڵینەوەیەکی چاکیش لەسەر شعری ناتقەی وەتەن لەلایەن مامۆستا و پیری خۆشەویستە مامۆستا عەبدولەتیف بامۆکیەوە کراوە تقریبا 6-7 مەزدەر باسی بابایان کردو و باسی ژیانی بابە ڕەسوڵی بێدەنیان کردو. بەڵێ مامۆستا ئێمە گەر سەیری ڕێچکەی ژیانی بابە ڕەسوڵ بکەین زۆربەی ژیانی لە خانەقاکان و لەگەڵ شێخان و لەگەڵ بڵێن ئەوانەی کە وەکو ژیانێکی سۆفیانە ژیان بەسەر بردووە تەنانەت سروشتی ژیانی خۆشی لەوە ئەچێ ژیانێکی سۆفیانە ژیا بێت چونکە وەک باز لە ژیانێک پیاوێکی زۆر بێمنەت بۆ بەرامبەر مادە و پارە و دەستکەوت و بە شوێن هیچ شتێکان نەگەڕاوە پیاوێکی ڕۆحانی بوو. بەڵێ بەڵام ئەوەی غەریبە بەلامەوە ئەوەی کە ئەگەڕێنێمە لە ئەدەبی کوردیە زۆربەی ئەوانەی کە ئەو تەوەجوهە سۆفیزمیان هەبووە ئەو ڕێچکەنەتەوەیان نەگرتووەکو ئەم یعنی ئەم پیاوە لەگەڵ ئەوەشا کە ئەو ڕێچکە سۆفیزمەی گرتووە پیاوێکی زۆر کورد پەروەر بووە زۆر بە حەماسیشەوە باسی دنەتەوەی کورد کردووە کە حەز ئەەکەم دوایی خەندەخان ئەو شعرەیمان بخوێنێتەوە ئەوەی ناڵتیقەی حاڵی وەتەن بەڵێ ئەمە چی کاریگەری چی بووە لەسەر بابە ڕەسوڵ کە توانیوێتی ئاوە لە نێوان سۆفیزم و بیرینەتەوەیە بڵێن هاوسەنگیەک دروست تۆزە خۆی جیاوازیەکەیە ئەگەر سەر نەکێشێ بۆ جیاوازی و ململانێ لە مێژوودا لە نێوان تەریقەتەکانە بۆ خۆی دەرکەوتنی تەریقەتی نەقشبەندی تەریقەتێکی یاخیانە بووە لە سڵتە و دەسەڵات و لەو جۆرە بابەتەوە هەوڵی کورداندنێک لە شێواز و لە فۆرمی ئاینەکە بۆ میلەتی ئەمەکراوە ماڵباتی نەقشبەندی لە خانەقای تەوێڵە و بیارەدا ئەو مرید و مەنسوب و پیرانەی کە لەوێ تەدریسیان کردەوە خوێندویانە ئەو لانەیان فەرەمۆژ نەکردووە. من نمونەی کە هەیە کە بێخود شاعرێک و لە خەڵکی سلێمانیە هەوڵێک دراوە بۆ ئەوەی شوێن و پیرۆزیەکانی ناوچەی هەورامان وە بیزات هەورامان کوردستانە بە پیرۆز سێکە مەسەرەن تۆ بچی بەو شعرەڵی خەڵکە بۆ ناچن لە بۆ بیارەی شەری بۆ تەواف خاکی وەک خاکی بەقیع و ئاوی زەمزەمە وەرن بۆ حەج بۆ بیارە ینی وەرن گەشت بکەن ئەمە ینی ئەو تربیەتەکە لێر اینجا هاتنی شەم حەمەدیوان بۆ منطقەی قزرابات و هەڵەبجە و هەورامان و ژیان لەگەڵ شێخ بابە ڕەسوڵی بێدەنیا شێخ بابە ڕەسوڵ لە ئەدەبیاتە هەردوو پشتەکە کاری تێکردوون تەسەوف کە تەمەسوکی بە شێخانی نەقشیەوە کردووە شعرە عیرفانی و سۆفی مەشرەبەکانی پێنووسیوە و جارێکیان دیدارێکی شعری مقاومە بوو بەڕاستی من نمونەی ئەم شعرم باس کرد لە پەراوێزەکە مەسەلەن
دوایە خوێنێتەوە خەندەخان کابە کەس نابێ بە کوردی باسی کوردستانەکەم حقێکی سروشتیە تا ئاینی خۆشێتی کە خوا بە کوردی دروست کردووە خۆ کابە کەس نابێ بە کوردی ئەی باشە ئەو بۆچی بە تورکی ئەم تەکفیرەکە پێی بڵێن واعز بە تورکی بۆچی من تەکفیرەکە ئەم خەتە خەتێکی دەوڵەمەنەوە دواتر ئەکەوێتە سەر شاعرە شۆڕژگەڕەکانی وەکو مەلا حسێنی قازی شاهۆ کە بەرنامەتان لەسەر کردووە لەگەڵ ئەحمەد موختار بەگی جاب و هەردووکیان ئەندامی مەجلیسی نەوابی یەکەمی عێراقیە بنوە کە شێخ حسێنی قازی تەسیری گوتارەکەی بابە ڕەسوڵی بێدەنیە لە کەرکووک داوای هەویەی لەکەن بە کابراڵێ تۆ هەویەکەم بەرێمە خاکی باو باپیری منە هەموو ئەمانە بەڕاستی ئەو هێڵە قومیەیە کە بابا بە جەریئانەوە بیریشمان نەچێت کاتێک کە خوتبە عەیب بووە بە کوردی بدرێ ئێمەی پێش هەموو مفەسیرە کوردەکان قورئانمان بە هەورامی کردووە پێش هەموو مفەسیرەکان هەنێ بە شێعر لە 700 ساڵ لەمە و پێشترەوە لە 1910ەوە بە هەورامی هەیە و یەکەمین مۆڵەتی خوتبەکردن بە کوردی لەو خانەقای بیارەوە بە مەلا عەبدولکەریمی مودەڕڕیش گەروە بێ ئەبێ وەکو سەرچاوە مێژوویەکان سەیری بکەین یەکەم زمان کە قورئانی بە وەرجێڕاوە بێ هەورامی بێت من ئەڵێم بەڵێ پێشەوانی کە کەوت پێشەوانی کە کەوتوە مەبەستم ئەوەیە ئەو تەنگە چیڵەی و کەمچی کڵدانەیەی لە شوێنانی کە و لە بوقەکانی کا هەیە لە تەدریس و ئەدەبی ئێمەدا کەمترە یەکەم بوونی وشیاری خانەدانی شێخانی نەقشبەندی لەو ڕۆوە کە ئەکسەریەتیان ئەدیب و شاعیر بوو نەگەر سەیری یادی مەردان بکەیت نمونەی شعری شێخ عەبدولوەفا لە هەرە بەرزترین نمونەی شعری فارسی کە ئەتوانێت بربەرەکانی لەگەڵ شعری فارس خۆی دابکات شێخ عەبدولوەفای کوردی لە هیناوە پیرەمێردی ژەنێکی لێ تەرجەمە کردووە کورت و مختصەر ئێمە بەرهەمێکی وامان پێدراوە کە خەڵکانی وەکو بابە ڕەسوڵ لە دەرەوەی خۆشی لۆمە بکرێ بەڵام ئەو بە جورئەتەوە سڵ نەکاتەوە لەو لۆمەکردانە دیارە مامۆستا عەبدولەتیف بامۆچی لە کتێبی بانگەوازێک لە میحرابی عەبابەیلێشەوە زۆر بە جوانی ئەم شعرەی ڕوون کردوێتەوە و بە یەکێک لە شاکارەکانی بابای ئەزانێت بێگومان مامۆستا مەلا عەبدولەتیف کوردێکی عیارە 21 خاڵسە و هیوای تەمەندرێژی بۆ خوازمەوە ئەو لێکۆڵینەوەیژی هەشتاکانیەتی بەڕاستی هەشتاکانی کورد تووشی خەفەقان و قانگدانی هەرچوار لابوو بوویەوە کاتێک کە ئەو لە ماڵەکانیا ئەو تەفسیری شعرەی کردەوە من پێم وا بۆ گەرێسەبی کردایە زۆر باشتر و لێ هاتووتر بەڵام لەوە چێ سێحەت یا ئەوانە یارمەتی نەنابێت بێگومان زۆر قسەمان کرد لەسەر ئەم شعرە لەبەرەوە با خەندەخان شعرەکەمان بۆ بکەینەوە کاک گەشتیار هاوکارم ناطقي حالي وطن درسي وطن تقريرك كاتبي دل حرفكاني يك بيك تحريرك گفتوگۆیەکی خۆش و پڕمەغزە دایم دێتە گوێ و ئەزانم هاتیفێکی غەیبە تەفسیرەکە پێمەڵێ بۆ غەم ئەخۆی سوڵتانی سەیاسی وەتەن هەر بە قانونی مەحبەت دوژمنی تەسخیرەکە عاقبة معمار فكري اتفاق قوم كرد دار الإحسان بلادي كردكان تعميرك سلسلەی کاکۆڵی ئاڵۆزاوی محبوبەی وەتەن وا بزانە زوو بە زوو وا عاشقی خۆی زەنجیرەکە خزمەتی خاکی وەتەن فەرزەیەکی عەینە بۆ هەموو داخڵی ئەم حوکمەیە کێ فەرقی جوان پیرەکە زوڵمەتی جەهل ئەرچی زۆری سندووە باکت نەبێ نوری علمی عالمێکە عالمی تەنویرەکە بۆ دیفاعی زەهری ماری دوژمنی خاکی وەتەن سەرتەبیبی معرفەت تەرتیبی شەکر و شیرەکە ڕۆژ و شەو بۆ پاسی ناموسی وەتەن ئینسانی کورد سنگ بە قەڵغان و سوپەر بۆ نووکی شیر و تیرەکە هەر کەسێ فکری مەزاری باوک و باپیری هەبێ بۆ بەقای عەزازی خاکی
خۆی چلۆن تەقسیرەکە بۆ نیشاندانی میسالی پاڵەوانی قەومی کورد ناوی کوردستان عەکسی شێری نەڕ تەسویرەکە. دەم خۆش خەندەخان دەست خۆش گەشتیار مامۆستاجان لە یادی مەردانە مامۆستا مەلا عەبدولکەریمی مودەڕیس ئیشارەت ئاماژە بەوایە کە شێخ بابە ڕەسوڵ سەربەندی هەموو مەلایانی هەڵەبجە و دەوروبەری بووە، یعنی فریادڕەسی هەمووان بووە، توانیوێتی بەهانای هەمویانەوە بێت. تەنانەت ئەو بە شێوەیەک باسیەکە ئەڵێ کاتێک کە ئەو ئەمرێت ئەو ڕشتەیە هەمووی ئەپچڕێت. شێخ بابە ڕەسوڵ وتمان تەسیری خوێنەواریەکەی و هاونشینی لەگەڵ گەورە پیاوانە و حەل لە مناڵیەوە مەسەن مناڵ وە شەعمەر زیادینی بینیوە تقریبان بشێ وشەکە بڵێن کاریزمایەکی ناومەلاکان بۆەوە تەسیریشی لەسەریان هەبووە. هەمیشە گۆڕانکاریەکان یا ڕابەرایەتیەکان چێ ئەیکا ئەوانەی کە لە تاپە و لە حرامەکان ئەدوێن کە بە هەڵە قەدەغە کراون و ئەوان ئەبن بە وەکو بڵێن سوپار بەلا بۆ ئیشەکان لەوە چێ ئەگەر کەسێکی وەکو مەلا عەبدولکەریمی مودەڕیس خوتبەی بە کوردی نەکردایە، کەسێکی وەکو مەولەوی عەقیدەی بە کوردی نەکردایە، کەسێکی وەکو شێخ بابە ڕەسوڵی بێدەنی کوردایەتی بە شێعر نەکردایە، بە مێزەر نەیکردایە، ئێمە ئێسیش بڤە بوایە بۆمان دەم لە هەنێشت بکرین و دەم یعنی ئەمان ڕەچەشکێن بوون ڕەچەشکێن بوون بووە بە حەسانەیەک ینی لە پەنای شێخ بابە ڕەسوڵی بێدەنیا حرام نەبووە تۆ باسی کوردایەتی بکەی بۆ نمونە کابە کەس نەبوو باسی پێشکەوت خوازی و پێشکەوتن بکەی زایدن هەر تەسیری ئەم شێعرە ئێستا کە ئێمە خوێنبانەوە لە ورد و درشتی دێتە گوێم دەنگێ بە سۆز و شیوەن و گریانەوە هی ئەحمەد موختار جاف پاش قڕانی مدعی دەست پێ ئەەکەن تەعمیری مڵک ڕێگەی ئاسنە چێتە شاخی ئەورامانەوە بابە ڕەسوڵ ئەڵێ ناومێدمە بە بووکی وەتەن ئەڵێ بۆ ناومێدە بێ ڕۆژەیەوێ سیاسی وەتەن سیاسیەکانی وەتەن و مفەکر و معریفەتەکانی وەتەن ئەمانە تۆ ئەو کاتیش پێم وتی خوێندن و ڕابەرایەتیکردن بە خەڵکی خوێنەوار لە هەموو سەردەمێکا بە خەڵکی خوێنەوارەکرێ بەڕاستی ئەو خوێنەوارانە سەڵ نەکردنەوەی شێخ بابە ڕەسوڵی بێدەنی لە مەسەلەیەکی وە هەمویانی کردو بە هاوڕێەوە اینجا ئەوانە لە ناو یەک مەدرسا خوێندویانە و شعریشی هەیە لەگەڵ بێخود و ڕەمزی و باسی بێبەشی خۆیشی یەکا کاتێک کە ئەوان لە شوێنە باشەکانە هەنووم لە شوێنە مەلامارفاڵەن بەڵێمە بەسی ئەو بووە. مامۆستا ئەتوانین بڵێن کە بابا یەکێک بۆ لە بنچینەکانی یاخود پێشەنگەکانی ئەدەبیاتی بەرگری بێگومان ئەگەر ئێمە زوڵم نەکەین لەو شعرەی کە بوو بە شعری بەرگری و لە ڕاستیدا شعری تەغزیەی یانە سیاسیەکان بوون لە یانەی سەرکەوتنەوە دواتر حیزبی هیوا و ڕزگاری و اینجا بۆ پارتی و هەموو ئەو پارتە سیاسیانە شعری کوردی تەغزیەی کردوون. ئێمە ئەگەر سیرکەین لە 1940 بۆ نێوان دوو جەنگی جیهانی یەکەم و دووەم و تا کۆچی دواییشە مەحموودی نەمر کۆمەڵێ شاعیرمان هەیە تەغزیەی شعری سیاسی تەغزیەی پارتی سیاسیەکەن لە زۆرینەی شعرەکانی بێکە زەنێ شعری پیرەمێرد شعری دیلان شعری دڵزار هەموو ئەمانە تەغزیە و پارتانەیان کردووە بەڵام ئەم بێ ئەوەی پارتێکیش هەبێ شێخ بابە ڕەسوڵی بێدەنی بەردی بناغەی ئەدەبیاتی مقاومەی دروست کردووە ئەمە خوێندنەوە نییە ئەمە واقعە ینی پۆشی نییە مەسەلەن ئەگەر تۆ شعرێکی شێخ ڕەزا بکەی بە سەرەتایە دەبی مقاوم عەرەبین کاری فەزلیەوە ناکەم ئەفزەلە نەمما سەلاحەدین کە دنیای کرد لە زمرەی کوردی بابان بوو ئەمە ئەتوانی ینی ئەکرێ یەکێ بڵێ ئەمە ئەوەنە بایی ئەوە ناکات بەس کاکمایان ئەوەی ملاحەزم کردوێت لە یەکێ لە شعرەکانی ئەم تەنها بیری لەوە نەکردوتە کە کوردایەتی بکات و هین بێ بیری لە دروستبوونی دەوڵەتی کوردی و کوردستانی گەورە کردوێتەوە لە شعرێکی ئەوەی کە ئەڵێ هەر کووردە کە عوشرەتی نەما بێ یعنی ئەمە سیرەکەی باسی شار بە شار و دێ بە دێ و هەموو شارۆچکەکانی کوردستانەکە کە چۆن یەک ئەگرنەوە بێگومان گوتاری هەبووە لەو شعرەدا من ئەڵێم ینی ئەتلەسێک پیشانەیە کە شوێنە جیاجیەکانی کوردستان دیسان ئەوەی ئەحمەد موختارڵێ سناوم و کوریان ئەدورن بەقەت بابانەوە ئەویش دووریویەتی خۆشنا و بایەزی دووکوێ هەموویە دوورێ بە دەشتی شارە زورەوە ینی ئەمانە نەخشەیان هەبووە کاک حەمید نەخشەیەکیان هەبووە بۆ ڕزگاری ئەم میلەتە ئەمانەی لە ئاستی زمانە کردویانەوەکو بابە ڕەسوڵ و دواتری تر پارتیشی لێ ئەکەوێتەوە پارتی سیاسی لێ ئەکەوێتەوە هەر ئەو شەپۆلەیە کە پارتی سیاسی لێ ئەکەوێتەوە.
بەڵێ مامۆستاگیان دوا پرسیاری من ئەوەیە هۆکاری چییە کە شێعرەکانی بابا کەم ماونەتەوە و ئایا شعری تری هەیە کە هێشتا بەچاپ نەگەیەندرابێ؟ ئەسەری هەموو شاعرانە لە ناو بەیازی میرزاکانی جاران و خوێنەوارەکانی سەردەمی خوانن. ئێمە کەشکۆڵەکانی ماڵی مفتی چاپ نەکراوە، کەشکۆڵەکانی ماڵی وەسمان پاشا چاپ نەکراون، کەشکۆڵەکانی مەلایانی سازان و ڕێشا و چاپ نەکراون کە هەموو ئەمانە ئەتوانین بڵین کتێبخانەیەکی شعری کوردی بوون بۆ خۆیان، هەتاوانە چاپ نەکرێن ئێمە ناتوانین ناومێد بین لە بوونی شعر و خەڵکانی وەکو کا حەکیم کە کەشکۆڵێکی زۆریان لەبەردەسایە ئەخوازین شعری بابا بێگومانە بێ لەوانە زیاتر بێت چونکە بەو غەزەلە کوردیە و بەو شعرە بەرگریە و بە غەزەلە فارسیەکان کە زیاتر بۆ نوتامی عیشق و عیرفانەدەن بێگومانە بێ شعریشیە بێ و ئەبێ تەعەجوبیش بکەین لەوەی کە بۆچی شعری بە ئەدەبیاتی گۆران کە باوبرەیەکی زۆری هەبووە لە پاشخانی هزری ئەم ناوچەیەدا و ئەوانەی تەمەسوکیان بە شێخانی نەقشبەندیەوە کردووە هەر بۆ خۆشیش بوو بێ شعرێکی ئەورامیان ئەگەر نەزانی بێت نووسیوە من نەمبینیەوە ئومێ دەکەمە و کەشکۆڵانە بە چاپ بگەێنرێن و ئێمە چاو دڵڕۆشن بین بە ئەسەری گەورە پیاوانی تر وەکو شێخ بابا ڕەسوول. ئێمەش بە ئومێدیت مامۆستاگیان زۆر سپاس بۆ زانیاریەکانت، زۆر سپاس، زۆر سپاس بۆ کاکگەشتیار ستەکانە خۆش بێ، زۆر سپاسی هاوکارم کاک حەمیدی شەکەر، سپاس بۆ مامۆستا هەمایان، زۆر سپاس. ئازیزانم بە شعرێکی جوانی شاعر بە زمانی فارسی نووسیوێتی کە کاک حەمید بۆمانە خوێنێتەوە کۆتایی بە بەرنامەی ئەمڕۆمانەهێنین. ئەمڕۆ باسی شێخ بابا ڕەسوولی بێدەنیمانە کرد. زۆر سپاسی مامۆستا هۆماین ساحیبەکەم دووبارە و زۆر سپاسی کاک گەشتیارەکەم کە ئامادە بوون لێرە. فەرموو کاک حەمیدیان. زۆر سپاس کە تا ئێستا بینەرمان بوون. جانا مراد هر دو جهانت مرید باد، عمرت به کام اهل محبت مدید باد. از مقدم تو غنچه دلها شگفته شد، فیض نسیم صبح وصالت مزید باد. آن کس که داد مژده جان بخش مقدمت، یا رب همیشه شاد دل و خوشنوید باد. وقت عزیمت سفر و بازگشتنت، خضرت دلیل و پیش رود بایزید باد. جانا صفای عید غریبان لقای توست، خوش طالع آن غریب ز تو مستفید